بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله. اللهم رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي. اللهم إني أسألك علما نافعا ورزقا طيبا وعملا متقبلا. خۆشەویستان و ئازیزان، فێرخوازانی زانستی تەجوید، ئەو کەسانێکەوە دەیانەوێت خۆیان فێرە قورئانی پیرۆزکەن بە شێوازێکی جوان و ڕەوان قورئانی پیرۆز بخوێننەوە، دێنە خزمەتتان لە بابەتێک لە بابەتەکانی زانستی تەجوید لەو کتێبێکەوە شەرحمان کردو بە یارمەتی خوای گەورە. ئێستا دەچینە سەر تەطبیقاتێک واتە جێبەجێکردنی یاسایەکان لەسەر سوورەتی ئەلفاتیحە، کە سوورەتی فاتیحە یەکێکە لەو سوورەتانێکە لە ناو قورئاندا بە ئوم الکیتاب ناسراوە، دایکی سوورەتەکان. لەبەر ئەوەی کاتێک کە تۆ نوێژ دەکەی ڕۆژانە 17 جار نوێژ دەکەی، دەچێ خزمەت الله سبحانه وتعالى، تۆ سوورەتی فاتیحە دەخوێنی. هەر کەسێکی سوورەتی فاتیحە کە فاتیحە ڕوکنێکە لە ناو نوێژ، تۆ فاتیحە نەخوێنی ئەوە نوێژەکەت بەتاڵ دەبێتەوە. و ئەگەر ئاتو تۆ فاتیحەت بە غەڵەت خوێن، بە هەڵە خوێنتەوە، پیتەکانت گۆڕی، مافی پیتەکانت نەدا، ئەو کاتە هەر کاتێک پیتێک بگۆڕی مانای ئاەتەکان بگۆڕێ، مەفهومی کە خوای گەورە ئەو ئاەتانێ بەو شێوازە ناردووە کە تۆ لی تێبگەی بەم شێوازانە، بۆیە مانایەکەی خۆی لە دەست دەدات. بۆیە پێویستە بە جوانترین شێواز قورئانی پیرۆز بخوێنینەوە، بە تایبەتی دیسان بە تایبەتی سوورەتی ئەلفاتیحە خۆمان بە جوانی فێر بکەین. جارەچینە خزمەت سوورەتی فاتیحە و جێبەجێکردنی یاسایەکانی مەدی و ئەو هەڵانێک کە لە سوورەتی فاتیحەدا دەکرێت بە شێوازێکی نوێ و سەردەمیانە باسییان دەکەین ئینشاءالله. خوای گەورە لە قورئانی پیرۆزدا کاتێکە دەچێت ناو نوێژ، یەکسەر تۆ ئەڵڵاهو ئەکبەر دەکەیت و دوعای دەستپێک دەخوێنی، دواتریش دەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم. بسم الله الرحمن الرحيم لەگەڵ ئیستیعاذە و بەسمەلە کاتێک کە تۆ دەخوێنی کۆتاییەکانی کە درێژ دەکەیتەوە بە یەک شێوازدا تۆ پێویستە مەدەکان، باسی مەدەکانمان کردووە، بۆیە تۆ پێویستە بزانی ئایا ئەو مەدانە کە دەخوێنیتەوە چۆنی دەخوێنیتەوە. بە تایبەتی ئەو یاء گوتمان پیتەکانی مەدی باسمان کرد. یا ساکین دەبێت پێشی کەسرە بێت، ئەلف بەخۆی ساکین بێ، پێشی فەتحە بێ، واو بەخۆی ساکین بێ، پێشی ضەمە بێ، ئەو کاتە دەبێتە پیتێکی مەدی جۆفی پێویستە درێژ بکرێتەوە. بسم الله واتە کەسرەی بە ئەکە لە بیر نەکەین، نەک بسم الله بسم الله الرحمن الرحيم. ئاگاداری ئەو بسم الله ئەو هەئە کەسرەکەی ئاگادار بین و بزری نەکەین. ئەو شەددانی ڕائەکە الرحمن الرحيم. کاتێک ئەو مەدە تۆ درێژ دەکەیت و پێویستە 2 و 4 6 حرەکە درێژ بکەیتەوە، کە ئەو کاتە دەبێتە مەد عارض للركوع یاخۆ مەد عارض للساکینە، مەدێکی ساکینمان هەیە کە مەدی عارضمان هەیە للسکوونە کە تۆ دەیکەیتە سکوون. ئاگادار بن زۆر جاروەیە مەدی عارض زیاد دەکرێت، لە جیاتیەوەی 6 دەبێتە 8 دەبێتە 10 دەبێتە 12، ئەمە بەمانای ئەوە نەکە تۆ دەچێت ڕکوعی ئەو مەدانە درێژکەیتەوە، تۆ پێویستە ئەم مەدانە لە حاڵەتی خۆی زیاتر درێژ نەکرێتەوە. بسم الله الرحمن الرحيم بەدوو، لەبەر ئەوەی مەدی عارض دەکرێت بە 2 بە 4 و بە 6 درێژی بکەیتەوە، ئاساییە بەر شێوازێک لەو شێوازانە درێژ بکەیت، لەبەر ئەوەی یاء پێشی کەسرەیە، کەواتە بۆ نمونە بە 2 دەخوێنمەوە بسم الله الرحمن الرحيم. بیکەمە 4 بسم الله الرحمن الرحيم، ئەمە بە 4. بیکەمە 6 یاءەکە بسم الله الرحمن الرحيم. بە 6 ئەو کاتە لەسەر ڕادۆستم الحمد لله هەمزەکە هەمزەیەکی بەناسکی دەخوێنەوە و لامەکە دەخوێندرێتەوە، سکوونی لەسەر الحەمد. ئەو ئاگامە لێبی الحەمد ئەو ضەمەیە و لەگەڵ الله کە کەسێ الحەمد لله و بەردەوام دەبین ربی العالمین. ربی ئاگاداری ئەو کەسرێ بین ربی العالمین. ئەمە ئەگەر لێرە بە 4 وەستاین دەبێت تۆ ئەم یاءەش دیسان بە 4 بۆست، لەبەرەوە یاکە دیسان مەدەکی عارضمان هەیە، ئەو کاتە تۆش دەبێت دیسان بە 2 بە 4 و بە 6 لە سەرەتادا بە چەند دەست پێ کرد هەتا کۆتایی مەدەکان
بەم شێوازە لەسەری بوەستە عالەمین بە چواری بۆ نمونە الرحمن الرحیم تەماشای شەدەکان دەکەین الرحمن ئاگاداری ئەو کەسێبە لە کاتی وەسڵکردنی کە پێویستە وەسڵ بکرێت لێک بدرێت الرحمن الرحیم ئەم یاش دووبارە درێژ دەکرێتەوە مەدەچی عارضە کە یاخود بە 2 بە 4 یاخود 6 حرەکە درێژ دەکرێتەوە الرحمن الرحیم یان ڕحیم دەتوانی بیکەیتە 4 مالکی وشەی مالیک یاخود مالکی یوم الدین مالکی ئاگاداری ئەو کەسرێ بن مالکی یوم الدین ئەوە واوێکمانەیە کە پێی دەگوترێت واوی سیفەتێکێ لەو سیفەتانە کە سیفەتی نەرمیە واتە سیفەتی لینیە یوم الدین تۆزێک نەرمیاتی دەدەی یوم الدین ئاگاداری ئەو دالەی بن شەدەیە و نەبێتە پیتێکتر مالکی یوم الدین دیسان یا ئەکەمانەیە ئەو یا دەبێتە یاچی مەدی دیسان عارضە عرض سکون کە تۆ لە کۆتاییدا کە دەکەیتە سکون بۆیە مەدەچی سەبەبی سکونە نەک سەبەبی هەمزەیە کاتێک کە ئەمەد کردە سکون ئەمە دەبێتە مەدی و تۆ درێژی دەکەیتەوە بە 2 بە 4 و بە 6 ئاساییە یان ئەوتە ئەگەر بڕۆین مالکی یوم الدین ئیاکە بەڵام ئەگەر بڕۆین ها دەبێت تۆ مەدێکی طبیعی 2 حرەکەیی بەڵام ئەگەر بڕۆین چونکە کەسرەکەی لەگەر دەخوێنین لە کاتی وەسڵدا دەخوێنین ئیاکە وشەی شەدەی ئیاکە زۆر جاروەیە تەڵەبە بە غەڵەت دەخوێندرێ ئیاکە بەبێ شەدە نە ئیاکە لەبەرەوەی شەدە 2 پیتە واتە لێرە یاکت هەیە ساکین لەگەڵ یاەکی ترت هەیە کە متحرکە فەتحەیە دەبێتە یاکی مشەدەد ئیاکە نەحبودونا ئەوە عین زۆر جاروەیە دەبتە ئیاکە نەحبودو ئەو یەک لەو هەڵەتانەیە ئیاکە نەعبودو بە ضەممە بیخوێنەوە ئاگاداری هەڵەیەکی گشتیمانەیە کە زۆر جا خەڵک لێ دەکا ئیاکە نەعبودو و ئیاکە نەستەعین ئەو ضەممەیە نەبێتە واو نییە ئەتوو بە واو مەی خوێنەوە برێ ئیاکە نەعبودو و ئیاکە نەعبودو زۆر درێژە بە ضەممە بیخوێنەوە چونکە ئەوە سربەخۆیە ئیاکە نەعبودو و ئیاکە نەستەعین نەعبودو بەو شێوازەی لەسەر دالەکەی دەڕۆی و ئیاکە نەستەعین سیفەتی هەمز لە بۆ ئەو سینەی کە پێویست و زەرورە پێویستە هەمسی بدێنێ نەستەعین دیسان یاکە یاکی مەدیمان هەیە زۆر جارە ئێستا زیاتر تەرکیز دەخەینە سەر مەدەکان چونکە باسمان کردێ و لە بۆ زیاتر تەرکیز خستنە سەر مەدەکانە بەڵام ئەگەر بڕۆین دەبێت تۆ مەدێکی طبیعی بەڵام ئەگەر بوەستین ئەوەمان کردە سکون نەستەعین دەکرێت بە 2 دەکرێت بە 4 دەکرێت بە 6 جوڵە لەسەری بوەستین نەستەعین یان نەستەعین بە 6 بەڵام ئەگەر بڕۆین نەستەعینه ئەو کاتە کە وەسڵم کرد لە کاتی وەسڵدا ئاگاداری بین نەستەعینه بەو شێوازەی وەسڵ دەکەین ئەو کاتە لەبەرەوەی هەمزەیەکی وەسڵمان لە سەرەتادا هەیە بەڵام ئەگەر بڕۆین ئیهدینا ئەو کاتە بەو شێوازەی دەخوێنەوە ئیهدینا حرفی هەمس و بزر نەکەین و ڕیخاوەشی دەدەینێ ئیهدینا ئەو جە لێک دەدەین ئیهدینەس ئاگادار بە زۆر جاروێ ئەو نونە قەڵەو نەکرێ برێ ئیهدینەس ئیهدینەس ئاگادار بە نونەکە قەڵەو نەکەین و حرفی سادەکە بە جوانی بخوێنەوە صیرا حرفی صاد نەک سین بەرمە برێ سیرات صیراتە نەبتە سی بەو شێوازەی ئاگادار بین زۆر جاروێ ئەو تائی ئێمە دەگۆڕین دەیکەینە تا
سیراتل مامۆستا سیراتل یان سیراتل ئەمە لەبەرەوەی لە زمانی کوردی تامان نییە بەدیلی وی چ دەکەین دەکەینە تا صراط المستقيم صراط حرف تاء بكارمين لرا بركو حرف طاء يكيك لو حرفان كصفتي استعلاء قلوها صراط بيتيكي قلوة صراط الفلام كيدا خوينيوا مستقيم حرف تاء بناسكي دري دبرين مستقيم بوشي وازيتو ام يا اجد خوينيو بدو بتوارو بشش دبروي دبت مدي عرض السكون واتا السكونكي ديكي سكون مستقيم دتواني بدو بتوارو بشش للسري بوستين صراط ديسان كاتي وصل ماكر حرفي طاء كاقدار بين وحرفي صاد نكين السين صراط الذين أنعمت نونك أقدار بين ميمك مرتبة غنى زوري لسر نمين أنعمت بوشي وازينا بلكو بيوسا أنعمت عليهم أقداري فتحة كشبين عليهم زور زاروية خلق أو كسرين أخوين توا دري عليهم أدي عليهم حرفي هاءكا بزرنكي لقل كسركي عليهم أقدار با غيري نبتة خيري غير المغضوب حرفي غينك مغضوب عليهم ضو حرفي ضاد كيكيك لو بيتاني كزحمة لو كردان بيوسا تمريني زيادة سكي أواني شي درتوني حرفي ضاد يعني هي كحرفك صفتي استطاليه كدريج بونوي تداهيا بيوستا خما فير او بيتكن مغضوب عليهم نبتا دالي قالوا مغضوب عليهم مغضوب دالنا بركو حرف ضاد فرقه لقى حرف ضا مغضوب نا بوشي وازينا وميك حرف دالج مغضوب عليهم اوش غلطه اقداري او بيتانا بغلطي ميخوينوا عليهم مغضوب عليهم زور زاروي او ها وكو تازه باسم كرد عليهم بزرنكين وحقي او بيتانا بدين لكوتاي او اتمام ما وكا لكوتاي دا او ماماوا غير المغضوب عليهم ولا الضالين ليروا ولا الضالين ولا حرف الضاد مان هي بقلي ولا ضاح ضادك الشدة واتا ضادك معناه ساكن كو ضادك تري متحرك بفتحة أو زبطة ضادك مشدد ولا ضا فليناوي لربري ولا ضالين ولا ضال عزليناوي يعني ولا ضالين بيك حرف ضا وكل سري باسمعك يعني ولا الضالين يعني ولا الضالين يعني ولا الضالين أكداري با او حرف ضاد دەتوانین لە ڤیدیۆکانی تر کە باسی حرفی ضادمان کردیا لەوێ تەرکیزی بخەنەوە سەر و ئەوانەی کێشەی حرفی ضادیانە لێرە مەدێکی لازممان هەیە لازمی کەلیمە و لەبەر ئەوەی سەبەبی سکوونە شەش جوڵە لێرە درێژ دەکرێتەوە بە لازمی واتە پێویستە شەش جوڵە وەلە ضالین لامەکە شەدەیە لەبەر چ شەدەیە دەرێن مەدی سکوون لەبەر ئەوەی لام یەکەم سکوونە لامی دووەم متحرکە متشدة ولا الضالين ديسان يا كمان يا اتشي مدي عرض السكون مان هي بوشي وازانا بيوستا سورة فاتحة بوشي وازي بخويني نوا كشوازي كي جوانو ريكو بيك او هلانا بك سورة فاتحة دا زور بي خلق كوادي كان بيوستا قطابياني شو ما مستعاني بريزو وهمو او قوتابیانێک کە جێ لەوانەکان ڕادەگرن تەرکیز بخەنە سەر ئەو خاڵانێکەوە باسمان کرد بە شێوازێکی جوان و ڕەوان سوورەتی فاتحەمان بۆ بخوێننەوە بۆ ئەوەی ئەو هەڵانێکە لە سوورەتی فاتحەدا هەیە تیتر دووبار نەکەن و خەڵکانی دەوروبەری خۆشمان فێرکەین چونکە فاتحە سوورەتێکی گرینگە و سەرەتای سوورەتەکانی قورئانی پیرۆزە ڕۆژانە ئێمە 17 جار لە نوێژدا دووبارە دەکەینەوە و قسە لەگەڵ خوای گەورە دەکەین و کەلامی ڕەب العالەمین دەخوێنەوە بۆیە پێویستە خۆمانی لێ شارەزا بکەین. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.